قادر چۆنی؟ سوپاس باشیت. وەڵا باشم. وەزعت کووە؟ مەمنۆن زۆر سوپاس بژیت. کا قادر پرسیارێکمان هەبوو وەڵا. بەڵێ. ئەتوو وەختی خۆی دیتیتم لە ڤیدیۆ زۆر شتت لەسەر شوێنەوار ئەوە دەکرد گرنگی پێدەدا و مەتحەفم بەیە مەتحەفم باشە ئەزە من وەکو ڕۆژنامە نووسێک لێت دەپرسم. باشە ئەو شتانە لە چێ پەیدا کرد؟ ئەوە مەتحەفانە ئەو شتی میلەتی کوردە وایە نا؟ دەبی لە مەتحەفە گەورەکاندا بندرێ یعنی هەولێر دهۆ ئەوەی کوردستانە کاکە هی کوردستانە لە بۆەوەی بەشێک لە مێژوو بپارێزم نەکی منە شخصی ئەوە هەر کاتێک کوردستان بوو بە دەولەت ئەو شتانە تەسلیمی دەولەت دەکەی دەولەتێکی کە لێ دڵنیابین کە نەدزرێت چونکە لە کاتی خۆی زۆر جار لە مەتحەفەکانی تر شت دزرایە لای من پارێزراوە منیش نییە بەی خوش نازانم من جێی قبری خوشم تێدا کردیە کە من ژبمە پارچێک لەو موزەخانە هیچ مەبەسیترم نییە شخصی کەسیش بە پارە نایێتە ئەو موزەخانەیە کە بڵێم لەبەر مەسڵەتی شخصیم دانایە. ئەبەز ئێستا حیزبەکەی تو حاکمە ئەنیا تو بە خۆت سقەت بە حیزبەکەی خۆت نییە کە بتوانی مەتحەف بپارێزی لەو حزبە ئەی چۆن یعنی شەنازیش پێوە دەکەم و لەوێ و ئاگادارن و هەمووش ئاگادارن ئەو شتانم کۆ کردیە بۆ ئەوەی نەدزرێن دزران لە ناو بردن فرۆشران وایە لەگەڵت دام لەوەی من چاکەم کردیە بۆ ئەوەی پارچێک بپارێزم بۆ دەولەتی کوردستان مێژوویەک بێ بۆ ئەو وڵاتە ئەو میلەتە. بەس ئێستا ئیدارەکە لە بەردەستی خۆتاندایە کاک قادر یعنی سەیر نییە ئەو پارچەیەکە لەوە حکوومەت پێم گوتیەوە پارچەیەکە لە ئەوەی بەس من ئەویشە ینی بە ئەرکم زانیەوە وەرکێکی مرۆڤایەتی و کورتپەروەری شمان پەروەری کە ئەو شتانە کوو بکەمەوە لێ بپارێزم چونکە ئەوانش لە ناو دەچوون پارچێک بێت لە مێژوو خەڵک بێتی استیفادە لێ بکات ئەی دەرەوە وڵاتە خەڵکی دەرەوە ئەوروپی ئەمریکی ئەوانە دێن قوتابی دێن استیفادە لێ دەکەن هەر بۆ ئەوەیە. بەس بۆ تەسلیمی دهۆک ناکەی مەسەڵەن مەتحەفی دهۆک ناکرێت پێت وایە لەوێ دەدزرێ بنمونە مەتحەفی شخصی هەیە کاکە لە دیموکراتیەت ئەخر لە چێت پەیدا کرد ئەو مەتحەف شتی گەلە گرانە لە هندستان لە ئەمریکا هەیە دەولەت یارمەتیش دەدات شخصیە نظامی دیکتاتوری ڕاستە نظامی دیکتاتوری ئەو دەستورەیانە بەڵام دەستوری دیموکراتیەت ئەو شتانە قبول دەکات و حتا یارمەتیش دەدات. بەس کا قادر ماسری لەسەر مەتحەفی من و ئەوەی هێناوە مەتحەفی من و یەکێکی هندستان هێناوە مقارنە لە بینات ئەوژی شخصیە و شخصی نییە ئەو پارە وەردەگرم پارەش وەرناگرم. بەس کا قادرە تۆ ئەو شتکڕینانە بخۆزانی بچووکترین شتی مەتحەف بە سەدان هەزار دۆلارە تۆ ئەوانت لە چێ پێدا من نەدەکڕم من نەدەفروشم ئێزام لە چێت پەیدا کرد ئەمن ئەڵێم پارچەیەکی هەموو لە کوردستان هەیە زۆریش هەیە بەڵام ئێمە گرنگی پێ نادەین پڕی ناو شاخەکان لە شوێنەکەت لە هەندێک لە ماڵەکانیش هەیە ئەو خەڵکە لە ماڵێ دەڵێت چی لێ بکەم دێنێت بە زووری لە خەڵک وەرناگرم بە خۆیان دێنن بە ڕەحمەتی خۆیان دڵێ ناوی من لەسەر بنووسە وەکو مێژوویەک دەنووسم. بەهەرحاڵ بە من وەکو ئەوە ینی ئەو شتانە هەموو میلەتی کووردە مەرج نییە ببینە دەوڵەت ئەوە نییە لە چاوەڕێ بکەین دەوڵەت بێت دوو ئێستا ئیدارەیەکی سەربەخۆ دەوڵەتێکی سەربەخۆ مطمئین بین ئێستاش بزانم دڵنیام لەوەی کە ئەمانە لە ناو ناچن بە هەر شێوەیەک بێت من تەسلیم دەکەم هیچ لای من مانع نییە. بەس جێگای پرسیارە تو کادیرێک و سەرکردایەتێکی کۆنی پارتی یعنی سیقەت بە مەتحەفەکەی خۆتانیە تەسلیم بکەی بۆ گلەی لە خەڵک دەکەن منیش پارچێکم لەوە ئاخر ئەوە دەبینی دەڵێ سیقەم نییە نەوەک ببردرێ کە من لەگەڵت دام ئەم بەخۆم دیتیتم بردرایە دزرایە فرۆشرا دەولەتێکی ئەطراف پێکراو نەبێت مطمئین نەبین 100% هەمومان یارمەتی نیشتیمانی خۆمان دەین ملەتی خۆمان دەدەین حکوومەتی خۆمان دەدەین پێشاش حکوومەت داوات بکات دەیدەمێت چ تێدا نیەمانان نیە لای من. باشە کا قادر پرسیارش کەشە لەسەر ئەوەی لەسەر کۆنگرەی پارتی پێشەوەی تو ینی بچنە کۆنگرێر بە دەنگۆ هەبوو کە تو دەرناچی هۆی چ بوو دەرنەچوو ینی هەست نەخێر هیچ دەنگ نەبوو کە دەربژمان دەرنەچم دیم تیمە دەرچوویمە دیتیمە دەرنەچوویمە بڕۆڵێ ئەگەر ئەمە خەبەر بوو خەبەر لە میدیا دەخوێنمانە وتیان بەڵێ
بزانە یان پرسیار مەکە یان گوێ لە وەڵام بگرە وانە یان پرسیار مەکە بەڵێ فەرموو ئەخر ئەمەش لە میدیا خوێنمانەوە بەڵێ بەر لە کۆنگرە و قسە دەکەی گەر تو قسە بکەی فەرموو نە بەس ئاخر ئەتو دەڵێ شتیوانە بۆم پێ دەڵێم خوێنمەوە عەزەکە لینکەت لۆ دنەرێرم لە هیچ کەسیش نەبووە ئەوە لە پارتیدا نییە دیموکراتیەتە بڕوان بە جیناتی دیموکراتیەت هەیە لە دەرونی مندا هەیە دەرون کەسدا نەبێت دیتیمە دەرچوون دیتیمە دەرنەچوون دیتیمە خۆم هەڵ نەبژاردیە من بێ بەرامبەر لە بووم پوڵ و پۆستە نییە من مردن لە پێناو ئەو نیشتیمانەیە بەڵێ باشە بەس هۆی چ بوو دەرنەچووی کاک قادر خۆتر بژاردیان هێنا و نهێنا چ تێدایە بەس نابی مراجعەی خۆتان بکەنەوە مەسەن کادیری پارتی خۆت ئەتوو لە نوتویەکەوە خزمەتەکی زۆری پارتی دەکەی من دەزانم لە دهۆک بڕوان بە دیموکراتیەتە دەرنەچووم کۆنگری ئازاش دەرنەچوو کۆنگری 2000 خۆم هەڵ نەبژار کۆنگری سێزدەم زۆر دەنگم هێنا کۆنگری دەیەم لە گچکەترین کەس بووم پێشگەلە کاک نێچیروان بارزانی کە ئەو 4 ساڵ لە من گچکەتر بوو لە هەمویان گچکەتر بوو من دەرچوو چ تێدا نییە دەردەچین دەرناچین ئێمە بوو پوڵ و پۆستەمان نەکردیە ئێمە مردن لە پێناو ژیانێکی سەربەخۆمان کردیە نەک بەسەر شۆڕی بژین بەسەر بەرزی بمرین باشەکە قادر پرسیارشکە من لە دهۆک بووم ئەو دەمی کاگڕەوف ئاکرەی شەهید کرا ئەتو مەسوولق بوو یان جێگر بووی نەخێنانە من لەوێ نەبوو من لە ئاکرێ بووم ئەو کاتە ئاگاشم لێ نییە مەسەلە بابە تو هاتێت چ لێ شەید ڕەوف ئاکرەی ئێستا ڤیدیۆکە هەیە نیم چارە شەش لێ کردین ئەم باشم لە بیرە من هیچ ئاگاداری ئەوە نیمە ڕەوفیش ناناسم ڕەوف ئاکرەی ناناسی بەڵێ ڕەوف ئاکرەی ناناسی ئەو تیرۆرکرا لە بادینان نەخێر باشم ڤیدیۆکەت لەگەڵی لۆ لێ دەدەم کاک ئەوە کە دەی ختابە دەی کە هەر نیم چارە شەش لە ئێمە دەکەی ئەڵێ باشە بە ناوی لقیەکی پارتی شاتی قسەت کرد لەسەر چی قسم کرد لە چلەی شەید ڕەوف ئاکرەی هاتیە تو قسەت کرد بە ناوی لقیەکی پارتی باشە ڤیدیۆکە هەیە خۆس من ئەوە لێ دەگەڕم ئەو پرسیارە ئەتوو فاولەکی گەورەت کرد لێی دەگەڕێم هیچ کە نایەمە سەری بەس نایەمە سەری بەس ئەمن ڤیدیۆکە لەگەر لەم تەطابق دەکەم بەس کا قادر ئەتوو ڕێی چی لەسەر تیرۆرە سیاسیەکانی بادینان تا ئێستا کەس بکوژەکانیان نەدۆزرایتەوە کە تۆمەتی لەسەرا کە تو بەشدار بووی معلوماتیان لەسەر من معلوماتم لەسەر ئەو ماوەیە هەموو لێرە بوویمە لە هەولێر بوویمە لە ئەوە نەبوویمە ئەوە لە 2005ەوە من هاتیمە هەولێر بەس کا قادر لە نۆتیەکەوە تیرۆری سیاسی لە بادینان دەستی پێ کردیە پەنجەی ترۆر نەیە ئەبوو نەسیر چێ شەهیدی کرد ڕێناس ئێمە دژی ترۆریستین ئێمە هاتینە بۆ ئەوەی ترۆر نەمێنێ کا قادر هەندە ناوت پێ بڵێم باشە خۆ هەمومان دەزانین نۆتیەکەوە پارتی باڵا دەسە ئەی باش بە پرسیار بکەم بەس پرسیار بکەم هەناسە بدەم هەناسە یەک پرسیارە لێ بکەم تۆ کابرایەکی باز لە مەدەنیەت و مۆدێرن دەکەی شاعیری وەنیا ئێ باشە بەس مەجال بدە پرسیارە لێ بکەم باشە بەدەیان ناوت حەز دەکەی لۆ دەژمێرین لە دەڤەری زەرد و لە دهۆک تیرۆر کرانە هەیە لە ناو بارەگای وەکو زەحمەت چێشان ڕێناس هەیە وەکو شەید ڕەوف ئاکرەی هەیە وەکو ئەبوو نەسیر وەنیا هەیە دەیانیت کە هەنا تیرۆر کرا یەک کەس بکوژەکانیان نەدۆزرایتەوە و پەنجەی تۆمە لە تو ڕاکێشێت و کە تو کادیرەکی دیاری پاراستن بووی دەست شتەدایە جیهان هەموو ترۆر هەیە و زۆر کەسیش تا ئێستا دیار نییە کێ ترۆری کردیە لە جیهان هەموو ئەو شتە هەیە وەکو چێ کاکەوە معقولە ئەمن لەگەڵت دام لە 102 نابیندرێتەوە بەس نەبووە لە 199 نەبیندرێت تا ئێستا دیار بۆ ڕەفیق حەریری بابە ئەوانە تو باش دەزانی معادلەی گەورەی دەولی هەیە ئەتو باش دەزانی ئۆلف پالمەش لێرە معادلەی گەوری گەورە هەیە بەس نەبووە کاکەوە بۆ ئارێوەڵە قاسملۆ دیار بوو ئێرانە و تاو هەموو کەس دەزانێت شەرەفکەندی ئێران بوو سەکینە چان سمیت بوو هەموو کەس دەزانێت یانە تو پێدوانی قاسملۆ ئێران تیرۆری کردیا کا قادر تو پێدوانی شەید قاسملۆ ئێران تیرۆری کردیا چۆن نازانی دلیل
ئەی خەڵکێک گیرە ئیطلاعاتی ئێران بوو باشە بەس سەدان باشە قەید ناکە ئەو بوو ئەوانە ڕەمزی گەورەن معادلەی دەولی هەیە بەس کا قادر بووە یەک کەس نەگیری ئەوانەی معارەزەی ئەوەی پارتی بچێتی بەس مەسەڵەن فڕەنسۆ عەریری شەهید کرا بە 48 سەعاتی زاندرا بەنمونە ئەوە عەقید هاوکار بە 48 سەعاتی بە ڤیدیۆ دانرا لۆ بەس معارەزی پارتی وێچێتی کەس ناگیرێ من ناوم قادر نادرە کا قادر پێشم گوتی ڕۆژنامە نووسم بەڵێ وەکو چێ ناوی یەک کەسم پێ بڵێ کە معارەزەک تیرۆر کرایە و حکوومەتەکەی تو گرتی چی یەک ناو باشە تو ماوەک مەسئولی ئاسایش بووی کا قادر ئەتو ماوەیەک مەسئولی ئاسایش بوو وایە نە شاعیریش بوو و مەسئولی ئاسایشیش بوو بەڵێ یەک نمونەم بدێ کە کەنگۆ معارەزەک تیرۆر کرایە و گرتیتان لەو کاتەوە هیچ سوورێک نەبووە و کاتێ من ماوەیەکی کەم بوو 2 ساڵ بوو ئێقەی ناکە پێشترێ لە ئاکرێ بووی نەزیر عومەر سوتێندرا نەزیر عومەر سوتێندرا تەرمەکە ئەی چ کادیرێکی پارتی لەو مەنتیقە بووی ئاگاد لەو ئخبارە گەورانە نییە ینی ئەنگۆ ئیشتان چییە لە مەسوولی چ بووی لە ئاکرێ کارەسە مەسەلەن 8 ساڵە بودجە ناستە حکوومەتی هەرێم ئەوە نییە کەس نازانی کۆ 8 ساڵە بودجە ناستە حکوومەتی هەرێم وەنیە هیچ بەڵگەیەک نییە کە دزیە بەس ئەوە دزی حسابە کە بەس پرسیار دەگەین بەڵگە لە چێ پەیدا بکرێ ئەو تیرۆرە سیاسیانە بەس من بڵێ چ ڤیدیۆتان دەوێ یا ڕسم یان اعترافات یعنی لە چێ پەیدا بکرێ تو کادیرێکی بەشێک لەو مێژۆی پارتی لە بادینان ئەتوو بەرپرس بووی لۆ تەریخی نەوەینەوەکانش لێ بەرپرسی من بەرپرسم کاکە خۆم لێ لە بەرپرسیش لا نادەم ڕاش ناکەم من کادیرم شانازیش پێوە دەکەم ئەو تیرۆرانە لە بن دەسەڵاتینگۆ ڕوویدا هەموو ئەنگۆ بەرپرسن تێدا دلیل بێنە کاکە چێ تیرۆری کردینا 400 کەس ئێخە دلیلی چلۆ بینم دلیلی چلۆ بینم کە حکوومەتێک هەموو دلیلەکانی شاردتەوە کاک قادرەوە هەراتنە ئەتوو حکوومەتەکە لە بن دەسیتووە وەنیە حکوومەت محکەمە ئەتوو بڕوات پێیە بڕوات بە محکەمەی خۆتان هەیە چەند مەسئولی دزتان قستە زیندان چەند مەسئولی دز بەڵێ کاکە لە مێژووی کورد و کوردستان ئەوەی بۆ کورد ئێستا بووە هیچ جار نەبووە لە هیچ سەردەمێکش نەبووە کاک فعلا لە مێژووی کورد بڕوا بکە قەت دەوڵەتی وا بێقانونی نەبووە قەت دەوڵەتی وا میزاجی نەبووە قەت حیزب ئەوەندە باڵا دەست نەبووە لە سەردەمی مەلیکیش خاوەن قانون نەبووە ئەرێ وەڵڵا خاوەن قانونی وەکو ئێستا کیانێک وەکو ئێستا لە نوتویەکەوە تا ئێستا ئێمە دەوڵەتین نەبووە باشە و دەوڵەتیەتی بە خۆ دەرێ من شتەکان تەسلیم ناکەم نەوەک بدزرێ بنمونە گوتم نا ئەتۆ قسەی من نەگۆڕە گوتم ئامادەم حکوومەت داوا لە من بکات ئامادەم تەسلیم بکەم قسەی من نەگۆڕە هەنابێت نا ئەتۆ بە خۆ دەرێ کەی بوونە دەوڵەت کا قادر بە قوربان ئەزانی چییە یەک تیرۆری سیاسی لە بادینان نەگیرە بە زۆرە لە موزەخانە چە ترۆری سیاسی ترۆر بێت آخر بەقسە نابێ نا بەقسە نابێ لە ژێر دەسەڵاتی تو 32 ساڵە سەدان کەس تیرۆر کرا یەک کەس نەگیرا بە زۆر ئەم شەق لە کادیرێکی پارتی دەدەم کادیرەکانتان نییە ئەوانەی کۆمنتێک دەنووسی دەیدەنە دادگا چونکە ئەوە ڕۆیشتە بێ دەلیل ئەی دەلیلی چتان هەبوو پێنج زیندانی بادینیتان قستە زیندان گۆتان بە تەمای کۆدەتا بوو هەموو گەڕان تاپڕەکتان پەیدا بوو دەلیلی چی هەبوو بڵاوتان نەکردەوە کەسی نەگرتیا با دەستی محکەمە گیراون بە مستەمسەکان بە دەلیل وەکو چ بوو ئەو دەلیلانێ بڵاو کراوتیان بە تەمای کۆدەتان تاپڕەک گیرا بوو بەس ئەوەیە ئەوە وتیان تاقیبی ئەمنی قەومیە کەسنین بگرین و نانی بدەینێ ئێمە عاشقی ئەوانەی کە دوژمنی ئەو کیانە دەکەن ئەو نەتەوە دەکەن ئەو میلەتە دەکەن ئەو حکوومەتە دەکەن ئێمە دژی ئەوانی بەس کا قادر ئەس پێ ناکەی ئەو قسانەتان هەمووی شعر و پەخشانە لەبەر ئەوەی کەس بە قەدەرەنگ و
هەموو ڕاستی و حقیقەتە آخر چۆن حقەتە ئەوین بوویتە ملیۆنێر مەسوولەکانی گۆنا خۆ فەقیر نەبوویتێ ئەوی کەس لە ئێمە ملیۆنێر نییە کەس لە ئێمە بێژگەلەوەی خەڵک کاکە ئەو هەموو ملک و ماڵەتان لەکێ بوو بە معاشی دەوڵەمەند بوونە ئەوە بە خوێنی خۆ یعنی ئێستا ئەتوو دەوەرە بە خۆت کا قادر تخوایەک پرسیار بە خۆت ملک و ماڵت چه هەیە من هیچ ماڵ و ملکم نییە خانوم هەیە وەکو هەر کەسێک خانوویەکم هەیە هیچ یعنی کابرایەکی بە معاشی خۆت بەڕێوە دەبەی ئەرێ وەڵڵاهی بە معاشی خۆم بەڕێوە دەبم چەندە معاش چەندە ئەگەر ئاسایی بێ معاشت چەندە خۆی پێ بەڕێوە دەچی ئەو عائیلە و ئەو معاشی خۆم ئەوەی حەقی خۆمە حەقی پێشمەرگاتی لە هەشتاوە من پێشمەرگەم تا ئێستا بەوە بەڕێوە دەبم هەموو مەسوولەکانیشت بە معاشی بەڕێوە دەچن کا قادر من باسی خۆم دەکەم ئەگەر تو پرسیارێک تێلەوە نەبکە لەو باشە بەس قەزم لەوەی دێ یعنی ئەوی پیلی داگیرکەر دەگری 135 خاچی کوردستان داگیر کرای خۆ حزبەکەی تو یەکێتی لێ باڵا دەستا خۆ خەڵک نییە قەزم لەسەر دێ ئەوە دەزانی ئەوەی خاک فروشەکان ئەوان لێ مەسوولن خاکی فروشەکان کاکە ئەمە دیفاعی کردیە لە سحێلە لە پردێ دەزانی کێ بوون قوربانی دایە شەهید ئەدی ئەوەی سویەکی ئابوو شنگالی کرد خۆم لەگەڵت دام یعنی 16 ئۆکتۆبەریش خیانەت بوو ئەم لەگەڵت داما شنگال لەسەر داوای شنگالیەکان بوو بە خۆیان گوتی ئێمە شەڕ یەکتر ناکەین ئێمە نامەت خوێن بڕێژێت لەسەر داوای ئەوان بوو ئەگەر ئەمری سەرکرداتی ئێمە بوو لەوێ دیفاع بکرێت بەڵام ئەوان گوتی داوا دەکەین ئەمەش مڕاعاتی کوردی یەزدی دەکەین بە شێوەیەکی تایبەت یعنی کوردانی یەزیدی ئەوە شتێکی نوێیە کا قادر تخوا ئەوە جملەیەکی یعنی کە ئەنگۆ دیفاعتان نەکرد لە بەخاتری ئەوەی خەڵکی شنگال گوتیە نابی دیفاع بکەن ئێمە لەگەڵ میلەتین میلەت ئەزانم ئەتوێ قەوس وەختی داعش هات ئەنگۆ دیفاعتان نەکرد ئەو خەڵکەتان وەکو دیفاع ئەوەندە بوو کراو شەهیدمان هەیە بریندارمان هەیە 8,000 چەکدارتان لەوێن دەربوو هەمومان دیت کو هەراتن لە بوێ ناوی 200 چەکداری داعش یعنی بە 200 کەسی ئەو هێزە گەورەی پارتی سەحبی کردەوە مشکلە نییە ساحمان کردەوە چون گرتمانەوە جارێکتر ئەجە 5,000 ژن و مندار ئەدی شوم بزر کرا کڕیندرا فرێشا چێ بەرپرسا ئەتو کچەکی خۆت لەوێن دەربووە کچەکی خۆت بژی ئەنفالی شەڕوە نەبووە خەڵکی گەرمیان نەبرد خەڵکی بارزانیان نەبرد باشە ئەلەوەش بادینان نەبرد برا ئێخر ئەلەوەش زەی گلەیە ئێستا ئەلەوەش زەی گلەیە پێشمەرگە کەل بۆ بواریان نەدا وەنیا گلەی و ڕەخنە هەیە بەڵام تەجروبەی ئەنفال هەبوو لێت گەڕا خەڵکی 5,000 ژن و منداڵ شوم بزرە کا قادرەت و بابی ئەزانی کچت بدرێتە داعشێک هەر شەوەی لە باوەش یەکێک بێت چەند ناخۆشە بە 3,000 کچ و ششمان هێنانەوە بە هەر شێوەیەک بێت ڕزگارمان کردن بەس پارتی ئەوەی کرد کەسی تر نەیکرد ئەوەش بزانن بابەشتە باشەکانیش بڵێن بابا ئەمایشی ماوەیە لایەن تو پارتی لە خۆت حەق خۆتە دیفاع لە پۆزەتیفەکان بکەی بەس ئەمن کەسێکی ڕەخنەگرم ڕۆژنامەنووسم لە دوو کەم و کورتەکان دەگەڕێم نانایشی من نییە بەشان و باڵتا هەڵدەم ئەو 3,000 شاتەوە هەموو مشتەمە گوێ بگرە ئێمە خاوەن مەتارین خاوەن زانکۆی بە زمانی کوردی دەخوێنین چەند شریکات و چەند قۆنسوڵیا عالەمی لە کوردستانە بە ئاشتیوازی و دیموقراتیەت ئەوە دەنیا خەڵکێک چەند بزنی هەبوو ئێستا ئەوەندە سێر لەبەر دەرگایە ئەو خانوانە ئەو ژیانە ئەو خواردنە ئەوە هەموو گوڕایە بەڵام مشکی ئێمە نەگوڕایە دەبێ مشکی لەگەڵ بگوڕێت ئەنیشتاین دەڵێ جلی کون عیب نییە مشکی کون عیبە باشە بەزەوە ئەنگۆ حاکمن ئەنگۆ خەڵکتان وەلێ کردی خۆ ئەنگۆ دەبی بڕیار بدەن تەلەڤیزیۆنەکانتان کا قادر بەقول کورە کاکەمە خەڵکی کا قادر تخوای قەوس ئەمە خەڵکی هەولێرم هەولێر عینەن ئەستەمبۆل و ئەولایەکی ئەوروپایە وڵایەکی ئاسیایە تۆ دە 12 بنایی ئەهرام دەبینی تۆ بە خۆت بوون حەزت لە تاریخ و ئاسارەکە دەست خۆش باش تخوای قەوس هەولێر شارێکی ئەسەریە تەفرت و ناتان کرد ئەسەرەکەتان تەفرت و ناکرد بڕۆ سەیری گەڕەکی عەرەبان و تەعجیل و خانەقای بکە لە هەموو ئەوروپای ئەو گەڕەکانە نۆژەن دەکرێتەوە نوێ دەکرێتەوە ئەنگۆ هەمووتان وێران کرد لایەکتان کردە دوبەی لایەکەیت کەش ئەوی بۆنی ئەسەری لێدێ تەفرت و ناتان کرد بۆنی ئاسار نەما براکەم خۆ ئەو خدەمات دوبەی من خەڵکی هەولێرم
لا هم ولاتين دنيا مديتيا اوي كونا باثار بجيد الاردن شويه زور ولاتي وايا اوي كونا باثار نابي دسلي بدريت اواني تريد هذا كاكا تسار قرق برو مشكو بشيليتي دا حموشتي اصلي كل بلي تو بوچي او شارانه تذكرانه له ولتنابيني دورو بري هولتنابيني بو نابيني بو دبيني كا قادر بقربان گرنجیدان بە هەر شار و میلەتێک یەشەم کشت بە تاریخە کۆنەکەیتی دەبی بپارێزی تۆ نازانم یۆنان و ئیسپانیا دیتیە ئەی باشە ئەی بەس بڕۆ بزانە ئێستا پڕی پشیلە و مشتی تێدایان نا بزانە شوێنی بوویتە کەلاوەیان نا هەمویان وێران کرد هیچ پارەی گرنگ لە ناو چەقی شارە وا بۆ زانیاریت هەولێر کە کەتە ناو دەزانی چیە ئەوەی نەیبینێ دیارە ڕووناکی چاوی کزە ئێستا واز لەو شعر و پەخشانانە بینە ئەم بە نمونەت پێ دەڵێم ئەوە ئەمن و تو قسە دەکەین بڵاو دەبتەوە خەڵک دەبینی کاکەوەیشی من نییە تۆ کابیرێکی سەرکردایەتی پارتی کاچ خۆم حەزت لە تاریخیشە ئەم پێت دەڵێم بڕۆ سێری ئەو چارگەڕەکەی بکە بزان لەژێر سای پارتی تو وێران بوویان نا کە شاری کە گەڕەکی کەلتوری کوردە ئەوە کەلتور ئاسار نییە کا قادر یەکێتەوە ئەو قەڵاتە ئێستا دەبێتە شوێنێکی سیاحی هەرە گەورە ئێستا دروست دەکەن ئەوە نابینی ێواسیەوەش بکەن کا قادر تخوای قەوس ئەم بە بەڵگە پێ دەرێم 2008 ئەوە بە تەمابوون ئەو گەڕەکانە تەخت بکەن بەس یەک دقە با بۆی خەڵکی 2008 ئەو گەڕەکانە بە تەمابوو تەخت بکەنە ئەوە ئیمارە ئەو نەوزات هادیێنگۆ ئێمە شکایەتمان لە یونیسێف کرد یونیسێف هاتە دەخولی کرد پێی ڕاگرتن لە تۆڵەی ئەوە هەستان کردیانە کەلاوە و ئێمە داوامان کردەبی هەولێر بخرێتە ناو شارێکی تاریخی وەکو شارێکی شوێنەوار ناز بناسێنرێ بە دوکۆمنت و بەڵگەت بێدەنێرم حیزبەکەی تو و محافزەکەی تو ڕێگری کرد دوای ئەوە هاتە سەر ئەوە لە جەریدەی میدیا نەوزات هادی لێدوانی هەیە نەوزات هادی لێدوانی دادر ئەو سێگەڕەکەی تەخت دەکەینە مەعمار کە تاریخی شارەکەی ئێمەیە لەسەر مۆزەخانە پرسیارکردوە هاتیە پرسیارەکانتر ئەوە لە مەسئولین باشتر بکە من معلوماتی تەواو لەسەر تۆ حەزت لە تاریخ و ئاسارە من دەمەوێت پێت بڵێم تۆ لە تیرۆر هەر دەڵێی نازانم لە ئاسار هەر دەڵێی نازانم لە بودجە نازانم بەڵێ ئەی چ دەزانی چ دەزانی من هەرچ پرسیارەکە لێ دەکەم ئەی حزب ئەسکەری ناکەم من پارتی لە پارتی دەکەم کا قادر وەڵای ئەمە لە وەختی خۆی یەک پرسیاری کۆتایی نامەوێت ئاسترت کەم سوپاسشت دەکەم کە جوابت داوە بەو دڵەوە دەست خۆش بی بەزبەخت خۆی من لە جەریدەی میدیا یەکێک لەسەری نووسی بوو کو دەکرێت یەک ئاسایش بی شاعیر بیت شاعیرەکان زۆر ئەستیان ناسکە يعني كودة كوكرا بقولزي مثلا عسايش تعذيب هي أشكنزا هي أو هي لولا الشاعر والشعر الددا زور ريغان بكون ممثل بو ماو ريغانيا ممثل بو هتلر أو أبو رسام بو ماو شاعر بو أو مشكلة أو أفلاطون ضلت باشترين حكومة أويا كهمو برفسكان شاعر بن شعر دائمية مسؤولية بواقع بس شعر كسي شاعر مسؤولية رشد أو من شاعر شنيمة من شعر نوسم جاريت چون كتاب بيكيك بلن شاعر يعني هنرمند زوري دايويت وراستكي لو راستكي بس شاعر نازانم بس شعر الدنوس يعني زينت الشعر خلشي هزنا سكا بجدي يعني ام شاعر نيم بس دزانم اواني شاعر سوتاني بتسكتين شد بشقك شعرش يعني دي كتي لجير دا صلاتي تو خلق دجيجا تعذيب ددرا ودبيني هم ببردوام صالانه رخراو كان يجيها اكو دكري تعذيب بدا يدن نانا تعذيب تانا دا قد تعذيب خلق تانا دا كاقاد ادي اوهم الرابورتني دولتيه اوهم الزنداني هات تدري اعترافك خلقي ميكروب او ملته او حكومتها بيبتريتها محكمه محكمه جدا لقى تعذيب همو ما لقى محكمه بس تعذيب تعذيب من جمله نبوه بس المحكمه او بروباغندا كان بوختان كان والله من تعذيب دائما لا ولا بجير تعذيب من هاي
بابت او محكمه مانها محكمه تابقه محكمه تمييز همو مرحله بمرحله تكريت اوش هر حكومتك محكمه قويه بەس تو پێت وایە یەک کەس هاتیە ئۆکەی مەسەن ئێستا ئەو هەموو ڕێکخراوە نێودەوڵەتی دنیاە 32 ساڵە یەکێکیان نایانگوتێ مەحاکمی کوردستان مەحاکمێکی عادلە هەموو زدی منە ئەو هەموو ڕێکخراوە جیانە او رأيتها او ڕێی من نیە نێ ئەتۆ خۆ راپۆرتی نێودەوڵەتی هەیە ئەمنستی هێومان ڕای دۆچەیە یەکێکت دیتیە ڕۆژێک بری وەکو زیندانی ئەوروپیە ئەوە وات دەڵێت کام ڕێکخراو شتێکتر بڵێن ئەو شتێکی ترە کا قادر زیندانی ئێمەوە بە ئەوە متحیدە دێت هەموو دێت بە تەماشا بکەن هەموو شتێکی تێدایە خوێندەوەریش تێدایە وەرزش تێدایە ئیش و کار تێدایە هەموو شتێک تێدایە کا قادر ئەتوانی یەک نمونەی ئەو لێدوانەی وەزی ئەوە ممتەعیدەم لە بۆ باس بکەی بڵێ کام بەرپرسوای گوتی زیندانی کوردستان وەکو زیندانی ئەوروپایە ینی ئێوە تۆمەت چێ کام ئاسا ئێستا باشە دەبی نمونەک بڵێ بڵێ ڕۆژنامە نووس ئەو ڕۆژنامە نووساتەکە لە من ئەو قسان ئەمیش دەتوانم بڵێم من لە بیرم نەماوە لە مێژ بوو لە ئاسایش بوو بەس ئەمن دەیان کەسن بزانم کا قادر ئەم دەیان کەس لقا ئەم لەگەری کردیە زیندانی ئاکرێ باسەکە ئاکرێ بڕوا بکەن نەوەینەوەکان ئەوانە دەکەنە فلیم کە تەعزیب و دەردەسەر یەکتان داونەتی باشە ئەگەر دەلیلیان هەیە با بیکەم کابرا بەخۆ لێیدرە جیرە دەتوانم 1000 پوختان پێت بکەم توش بم بکەیت یعنی لە زیندانی ئاکرێش قەت هیچتان لە خەڵک نەکردیە شەقشتان لە خەڵک نەدا یەک شەقشتان لە خەڵک نەدا بە هیچ شێوەیەک ئەم ئەگادار نیمە وەڵای سپاس دەکەم کا قادر قسەکانت بەشەشی لە نوکتەی سیاسی دەچی زۆر سپاس بۆ تەلەفۆنەکە و بۆ وەڵامی پرسیارەکان نمونەت زۆربی ئەوە جواب دەنەوە سەرچە باشە کا قادر پرسیارەشکە من لە دهۆک بووم ئەو دەمی کاگڕەوف ئاکرەی شەهید کرا ئەتو مەسوولق بوو یان جێگر بووی نەخێنانە من لەوێ نەبوو من لە ئاکرێ بووم ئەو کاتە ئاگاشم لێ نییە مەسەلە بابە تو هاتێ چ لێ شەید ڕەوف ئاکرەی ئێستا ڤیدیۆکە هەیە نیم چارە شەش لێ کردین ئەم باشم لە بیرە من هیچ ئاگاداری ئەوە نیمە ڕەوفیش ناناسم ڕەوف ئاکرەی ناناسی بەڵێ ڕەوف ئاکرەی ناناسی ئەو تیرۆر کرا لە بادیان نەخێر